هێزت بەرهەنگار ئەنجی هێزێکە دیتناوێ جوداترش هێزت دەسەڵاتدار ئەنجی ئەو هێزت مەیدانە خەباتە سیاسیدا وڵاتەکی ئەو هێزن ئەوێت سیاست و بەرنامە و استراتیجی و فکر و فەلسەفە و ئایدۆلۆژیەکە خۆیان دیار و دەستنیشانکریە هەی و ڕێو ڕێبازەکە تازە گرنەبەرج بۆ بجهئینانە هەندێک ئارمانجی دیارکری. بەداخەوەن باشووری کوردستانی دیوان 120 ساڵێ چوویدا ئەو بەردەوام کار و خەبات و تێکۆشین هات یەککردنێژ بۆ هەندێک و هێزێکە ئۆپۆزیسیۆن یا ڕاستەقینە باشووری کوردستانی دروست نەبیت بەلکو پێچەوانە ینی هەندێک پارتیە سیاسی و کۆمەڵە و هێز و لایەنی سیاسی ساڵێت 35 و 60دا دروست بوون هەوڵ هاتەدانێ ئەو هێزێت دیتنێتوان جدا بیرروباوەرێتوان جدا فکر و فەلسەفەیەتوان جدا بینە کۆمکردن ناف حەزبێکێدا و پشتی هینگێ ئەو حەزب بخۆشی سیاست و ئیستراتیجێتەوەی بێتە گۆڕینێ گۆڕانکاری بسەردا بێن نوێنەریە وان حەزب و هێزو لایەنا نەکەت یعنی ئەگەر ئەم تەماشە بکەینێ جبەت هەندێ ئەم دەبینین هەموو 100 ساڵە بیستێ باشووری کوردستانی ئۆپۆزیسیۆنێکا ساخلام چێ نەبوو یەکەم زۆربەی حەزب و هێز و لایەنێت هاتینە چێکردنی باشووری کوردستانی دەستێ دەولەتێت هەرێمی و جیهانی دیگەل بوو سەر بنەمایەکی فکری فەلسەفی ئایدۆلۆژیە کوردی کوردستانی ڕەسەن چێ نەبوو سەرکردایەتێکە وەسا نەبوو و بەردەوام ئەف حەزبێت چێ دەبن بگۆڕن بکەنە سازی موئەسساتی بکەن بەلکو دچارچوبەکە شەخسی و یا چەند کەسێکە دەمان پشتی نەمانەوەی شخصیان وێ مەجموعە قیادیە ئەو حەزوان ئەو هێزان ئەو لایەنی سیاسی بەرەوە نەمانەوێت چوو مەدید حتا پشتی 64ێژی مەکتەبە سیاسی پارتی دیموکراتی کوردستان بۆیە دولا و داویێ ئەو گۆڕۆپێک ژێ دەرکەتی ئەو گرۆپا مەکتەبە سیاسی ئانژی ناوێوان پشتینگی کرە جەلالی ئەو ژی نەشیان بەردەوام بن حتا ساڵە هەفتێ و سێ چارە جارێکاتی حەل بوونەوە هات نەتواندن پشتی 75ژی کۆمەکە گۆڕۆپا و حەزب و هێز و لایەنی سیاسی چێبوو لە ئەو ژی دەرئەنجامێت وان ساڵێت هەفتێ حتا هەشتێ و چارێ و حتا نۆتۆیەکێت بەردەوام بوون لە نۆتۆیەکێت دوێ ئەو حەزب و هێز و لایەنەنجی دەبینین و گەل و سۆشیالیست و پاسوک و پارتیێت سیاسیت ئیسلامی هەمی هاتنە هەلوەشاندنێ هەمی و هەلوەشاندنەوان پارتیا و دروستکردنەوان ڕاستی هەموو بزانابوونە بەرنامەکریە و ئەو نەشایەنەش بۆ ڕێیەکە دوور یا ئیستراتیجی ببنە ئۆپۆزیسیۆن بۆ نمونە ئەگەر پارتیگەلی دیموکراتی کوردستان ئەگەر ما بە ساڵە هەشتێکی دروست بوو ساڵە 92 گەل سوورگەل و سۆشیالیست پاسوک بوونە ئەگەر بەردەوام بە سەروێ فکر و فەلسەفە و ئایدۆلۆژی هەی خودانێت خوا بەدیل الثەوری فی الحرەکەت تحریر کوردیە جێگیرە شۆڕەشگرت بزاڤە ڕزگاری خازە کوردیدا و خەباتەکە سیاسی یا ڕاستەقینە کردبە نهل باشووری کوردستانی ببا هێزێکە سەرەکی بەلێ بەدەخەوەن هاتە بشافتن حەلاندن هاتە بشە ئاسمیلەکردن و پشتی حەزبایەکردنا کوردستانی چێوی ساڵان 92 دیسان ئەمەلەکە مەزن هەبوو هیڤیەک مەزن هەبوو ئەو حەزب ببیتە حەزبا سێر باشووری کوردستان هەفسەنگە سیاسی و لەشکری و ئابووری و ڕێکخستنی و جەماواری ڕاگیریت ئەو ژی ساڵان 92 پشتی ساڵێکی کێمتر نەما ئیرۆژی ئەو حەزبێت ئەم دەبینین چێت بن باشووری کوردستانی پشتی ساڵە 2000 و هەرڤە و تایبەتی ساڵە 2009 حتا هەرنها حەزبێک شوانال سەر بنگەهێکی ڕاست و دروست نەبوو یعنی چا ئەنی پێویستیە باشووری کوردستانی بە ئۆپۆزیسیۆنەکە نەتەوەیی نیشتیمانی سیاسی دیموکراسیە عەقلانەیە یاخودان فکر و فەلسەفە و بەرنامە و ئایدۆلۆژیەک تایبەت ئەو حەزبێ جداد بن ئەوێت بینێ ئۆپۆزیسیۆن دەرئەنجامێ کار و کارڤەدانێنە کارڤەدان گەل حەزبێکێت گەل شەخصێکێت گەل بنەماڵایەکێت گەل لایەکی سیاسی دەرئەنجام سلبوونێک چێت بیت نەڕازیبوونێک چێت بیت یان بەرژەوەندیت وێت حەزبی یان یە شەخصی یان یەت مادی یەت تێکچن دەرئەنجام ئەو چ دکەن ڕادبیت هێزێکە سیاسی چێت کرد ئەو هێزی سیاسیژی زۆربەی جاران ڕەسەن نینن یعنی مەبەستە من ڕەسەناتیە چییە حەزبە سیاسیە ڕەسەن ئەوە گرێدای گەلێخوا گرێدای وڵاتێخوا گرێدای دووزەخوا گرێدای دەستکەفت خۆیت نەتەوەی نیشتیمانی بیت بۆ نمونە ناشەویت ئۆپۆزیسیۆنێک باشووری کوردستانی چێ ببیت کار و خەبات و تێکۆشینەوەی ئەو بیت یەکێتیش ناو ببێت ئان پارتیش ناو ببێت ئان هێزت ئیسلامیش ناو ببێت نه ئەو چێ دەبیتش بۆ هەندێ بۆشاتیەک هەیە بۆشاتیەکە سیاسی هەیە بوشاتیەکە ئیداری هەیە کێموکاسی هەنە لەنگی و لاوازە هەنە قەیران هەنە ئەو چێ بتوانە چارەسەر کرد دیسانژی
او اپوزیسیون چه بید اگر نخودم برنامه و فکر و فلسفه و ایدئولوژیا و پروژه که استراتژی ها و چرخ بید به گمان نشید او تشت افریقیا بسر تفجر گوران هاتی یا بسر برهم صالحی حزبی هاتی یا جیب سر نوی نوی هاتی هلبت او برنامه کریه نقشه ریش کریه بری هنگه جبوهنده که چه پارتی سیاسی راستقینه الباشور کردستان و که اپوزیسیون در نکبن جبوهنده گوران کاری چه نبن جبوهنده اف هاو کشا سیاسی نهیتا گورنه بزانابون و برنامه کری وان حزبا چید کن بزانابون و برنامه کری جه حول دادن وان حزباش نابن جبوهنده به امیدی بو ملت کرد چه ببید